ئێمە وەک مامۆستایان و فەرمانبەرانی ڕواندز دەمانەوێت داوای مافی خۆمان بکەین کە خۆی دەبینێتەوە لەم خاڵانەی خوارەوە. داواکردنی موچەکانی خۆمان بەبێ پاشەکەوت، زامنکردنی پێدانی موچە لە کاتی خۆیدا، هەروەها زامنکردنی نەفەوتانی موچەکانی ڕابردوو هەمویان یەکە بە یەکە لێرەوە ڕای دەگەێنین. لە ئەمڕەوە بایکۆت بەردەوام دەبێت بە جێبەجێنەکردنی ئەم داواکاریانە هیچ مامۆستایەک ئامادە نییە بچتە هەوڵەکانی قوتابخانەکانیان. لە کاتی جێبەجێنەکردنی داواکاریەکانمان بایکۆت بەردەوام دەبێت. چەند کاتژمێرێک پێش ڕاگەاندنی لیستی موچە پێش دابشکردنی موچە لە ڕێکەوتنێکی جێبەجێدا وەکو ئەبینین ئەو موچێشان بە مامۆستایان ڕەوانە بین و کردیانە پاشەکەوت وێ ئەمڕۆ وەکو سەرجەم شار و شارۆچکانی تری مامۆستایان گرتبوونەوەیان ئەنجامداوە. ئێمەش بەو پەڕیتوانەوە پشتگیری مامۆستایان ئەەکەین و پشتگیری داواڕەوەکانی مامۆستایان و نەک تەنها پشتگیریان ئەەکەین لە بایکۆتکردن بەڵکو لەگەڵیان داینە و لەگەڵ مامۆستایان داینە لەسەر شەقامین و هەتا ئەو کاتی داوا و مافی مامۆستایان جێبەجێکرێت. بڕیارماندا بەکۆی مامۆستایان ئەوەی کە لێرەن و بەشێکیان کە پەیوەندیان پێوە کردوین و دڵیان پەیوەندیشمان زیاترمان پێوەکەن بایکۆتەکەین بایکۆتی وڵەکانی خوێندنەکەین. ئێمەش مافمان خوراوە، ئێمەش کە سوکاری قوتابین چی دیکرد بەو قسە بریق و باقانە مافمان عنی مافمان نەخورێ کە بڕێن غەدر لە کەسوکاری پێشمەرگن غەدر لە کەسوکاری خەڵکەکەن. ئێمە چیتر بەو قسە بریق و باقانە ناسین وڵەکانی خوێندن هەتا مافەکانمان دابی نەکرێت. کردبوونەوەکمان ئەنجام داوە لەوەی دەنجی خۆمان بخەینە پاڵ دەنجی ئەو مامۆستایانەی کە هەوڕۆ بەڕاستی لە سەرتاسەری کوردستان لە هەولێر لە سلێمانی لەو شوێنانە هەموو گرتبوونەوە داوای مافی خۆکەن. ئێمە زیاتر لە داوای مافی خۆ داوای هیچ شتێکی ترمان نەکردیە لەو حکومەتە ئەو گەندەڵانە بەڕاستی 27 ساڵە ئەو ملەتەیە چەوسینەوە بۆیە ئینسان تەحملی نەمایە ئەگەر نێتە سەرەجادەی داوای مافی خۆ نەکات لەوانەیە خوای گەورە غەزەم لێ بگری.